ئەبێ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان حکوومەت بە بڕیارێک خولیان بۆ بکاتەوە بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی. جاران لە سەردەمی ڕژەمی بەعساخەڵ بۆی ینی خۆی خاڵی کاتەوە بێتاقەتی خۆی دەربڕێ لەسەر دیواری دۆڕی جەنابتان سەر ئاوەکانی مزگەوتەکان شتی ئەنووسی. تقریبا لەسەر ئەم سۆشیال میدیایە بۆ بەوە خەڵک بەم مۆزەش کە لە هەرێمی کوردستانی هێشتا هەر ڕازیە زەحمە نەبێت تۆ میدیاکاری یا ئەتەوێت جارێکە شەڕی ناوخۆ هەڵ یا کادری حیزبیت. مامۆسای ڕاگەیاندنی بۆ کۆمێت نووسین ڕاوێژە کردو. ئایا ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ناونراوە میدیا یا پرۆپاگەندا ئەو پارێک ئەو پارە و بودجە زەبەلاحی کە ترخانێکن بۆ ڕاگەاندن دیارە لە پێناو تەنها خودی ڕاگەیاندن نییە بە دیاریکراوی ئەو کەناڵانەی کە نزیکن لە پارتی دموکراتی کوردستان و ئەو کەناڵانش کە نزیکن لە یەکێتی نیشتوانی کوردستان یار ئەم ڕۆڵە گرنگەی کە بەڕاگەیاند نەدرێ لە ڕاستەڕێکەکەی خۆی لادا و لەکوێ ئیمتیحانەکرێت دەستگای ڕاگەیاندن لەو دوو مووقیفا بەڕای من لە کاتی هەڵبژاردنە و لە کاتی ململانێ و سەراعەکانە پێشکەشکاری هەواڵەکە بە ئارزوی خۆی ئەبێتە محلی سیاسی ئەبێتە بەشێک لە حەدەسەکە و بەشێک لە ڕووداوەکە. بینەرانی خۆشەویستم کاتتان باش لە هەر کوێیەکان ساغ و سەلامەت بن لەگەڵ بەڕێز کاک دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی گفتوگۆکەین لەسەر ڕۆڵی ڕاگەیاندن. بەداخەوە کە لە هەرێمی کوردستان ڕاگەیاندنەکان بە نەزەری من ئەوەندە کاریان لەسەر تۆخکردنەوەی جیاوازیەکان کردووە ئەوەندە کاریان لەسەر کاڵکردنەوەی جیاوازیەکان نەکردووە ئەوەندەی کاریان کردووە لەسەر دوورخستنەوەی دەنگە جیاوازەکان و دەنگە ناکۆکەکان ئەوەندە کاریان نەکردووە بۆ لێک نزیک بوونەوەی ڕای جیاواز. ڕاگەیاندن لە دنیادا ڕۆڵی زۆر گەورەی هەیە دەتوانێت پیشاندەری کەلتورە جیاوازیەکان بێت دەتوانێت پیشاندەری نمونە جوان و شایستەکانی وڵاتێک بێت هەرێمێک بێ شارێک بێ بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە کە میدیا و سۆشیال میدیا ئەوەندەی کە هەستی پێکرێ ئەوەندەی نیگەرانیەکان باس ئەکرێت لە ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی بەرچاوی لە جوانی نەبینیوە. ئەم پرسانەکەی نەتەوەری گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆسای زانکۆ و مامۆسای ڕاگەیاندن گفتوگۆی لەسەرەکەی. زۆر سپاس کاک دکتۆر بۆ ئامادەبوون. سپاس بۆ بەڕێزیشتان. کاک دکتۆر لەم ماوەی ڕابردوو متابعی کەناڵەکانی تەلەڤیزۆنەکەی بەڵێ چ سەرنجێکت لەلا دروست بووە کاک دکتۆر وەکو مامۆستایەکی ئەکادیمی وەکو هاوڵاتیەکی ئەم نیشتیمانە؟ بەناوی خوا زۆر سپاس بۆ سبەی سپاس بۆ بەڕێزت بابەتێکی گرنگە و جێگەی قسە لەسەرکردنە. دەستگاکانی ڕاگەاندن زۆرە بۆی مرۆڤ متابعەیان بکە لە سۆشیال میدیا و رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و گۆڤارەکان بە حکمی پسپۆڕێتەکەمان دیارە متابعی هەموو کەناڵەکانەکەین و ڕاگەاندن لە هەموو ماڵێکایە بە حکمی ئەو بارودۆخە سیاسیش کە لە هەرێمی کوردستانە هەیە تۆ هەرە بیبەستیتەوە بە میدیا ئەو منبەرێکەتیایە ژینگە سیاسەکە نەقڵە بێ دەرەگەی میدیاوە تۆ ئاگاداری و ئاشناوی بە ڕوودا و ئەحداسەکانی دەوروبەر. ئەوەی کە ئێستا گوزارێ لە هەرێمی کوردستانە بەگەشتاندن ناو بە تامیمیژنا و بە هەموو کەناڵەکانیژنا بە دیاریکراوی ئەو کەناڵانەی کە نزیکن لە پارتی دموکراتی کوردستان و ئەو کەناڵانش کە نزیکن لە یەکێتی نیشتوانی کوردستان یاخود ئەو کەناڵانەی زمان حاڵی پارتین و ئەو کەناڵانش کە زمان حاڵی یەکێتی نیشتوانی کوردستانن دیارە ڕاگەیاندن وشەی سەرەتای بەرنامەکەت کە دەست پێکرد باسی ڕۆڵت کرد. ڕاگەیاندن ڕۆڵی هەیە لە سەقامگیری کۆمەڵایەتی ڕۆڵی هەیە لە پێدانی هۆشیاری ڕۆڵی هەیە لە پێدانی زانیاری ڕۆڵی هەیە لە بواری زانستیە لە بواری ئابووریا لە بواری وەرزشیە لە هەموو ئەو مەجالانە ڕاگەیاندن ئەبێ دەور ببین. هەندێک جار ئەم ڕۆڵە گرنگەی کە بەڕاگەیاند نەدرێ لە ڕاستەڕێکەکەی خۆی لادا و ڕاگەیاندن لە ڕاگەیاندنەوە ئەبێتە پرۆپاگەندا و بێتە دیعایەوە ئەبێتە تۆخکردنەوەی ئایدۆلۆژیا و بیرروبۆچوون و فەلسفەی لایەنێکی دیاریکراو. حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات دیارە پارەیەکی زەبەلاح و خەیاڵی لە بواری ڕاگەیاندنە خەرج ئەکەن و بەکۆڵی ئەو پارە ڕەشەهڵیاگرن بۆ ئەم ڕۆژە ئیستیان یعنی ئەو پارەسپێ بۆ ئەم ڕۆژە ڕەشەگەن جایز بێ قسەکە ئەو پارێک ئەو پارە و بودجە زەبەلاحی کە ترخانێکن بۆ ڕاگەاندن دیارە لە پێناو تەنها خودی ڕاگەیاندن نییە و تەنها بۆ ئەوەیە کە خزمەتکردنی بە کۆمەڵگە بەڵکو بۆ ئەوەیە کە ئەجەندەکانی خوانی پێجەبەجێ بکەن. لەکوێ ئەمە زەقە بێتەوە
لە کاتی حملە و هەڵمەتی هەڵبژاردنە ئەبینی دەستگا ڕاگەیاندنەکان دابەشە بن بەسەر لایەنە سیاسیەکانە ناکۆکیەکانە و لە کاتی ناکۆکیەکانش ئەم دوو مووقیفە ئەم دوو هەڵوێستە ئەم دوو پێشاتە وا ئەکات تۆ ڕاگەیاندنەکان بناسیتەوە یعنی ئەگەر دەستگایکی ڕاگەیاندنیش پێشتر وا ئیدعای کردبێ کە بێلایەنە کە سەربەخۆیە کە سەر بە هیچ لایەنێکی دیاریکراو نییە و ئەوێ بە شێوەیەکی عام قسە بکەوە بابەتیە و ئیتیک و ئەخلاقیات بەکارهێنێ و مۆراڵی هەیە و پرینسیپەکانی کە ڕۆژنامەنووسی جێبەجێەکە لەکوێ ئیمتیحانەکرێ دەستگای ڕاگەیاندن لەو دوو مووقیفا بەڕای من لە کاتی هەڵبژاردنە و لە کاتی ململانێ و سراعەکانە ئەلبەتە ناتوانانی مافی ئەوەی کە دەستگای ڕاگەیاندن بەکار بهێنرێت لە منافەسی سیاسیە لە هیچ دەستگای حیزبێکی سیاسی بسەنیتەوە چونکە حیزبی سیاسی دوجار منافەسەکە و مافی خۆشێتی و ئەوێ یەکەم بێ ئەم منافەسەیە لەکوێ کێشەیتەوەکی لەوا تۆ پەنابێتە بەر هەموو وەسیلەیەک و ئامڕازێکی نەشیا و بۆ ئەوەی بگەیت بەم ئامانجەت و ئاگاد لە سەقامگیری کۆمەڵگە نەبێ و ئاگاد لەوەی کە تۆ بیتە هۆی پشێوی کۆمەڵگە و ژینگەی هەرێمی کوردستان نەخوێنیتەوە ئایا ئەم ژینگەی هەرێمی کوردستان کە هەموو ماڵەکە تقریبان چەکێکەیە و خەڵک بەبێ مۆڵەت چەکی پێەیە تۆ دێت ئەم ڕاگەیان نەفوتێکی بەبێ ئەوەی حساب بۆ دوای پێش دوای ئەمە بکەیەوە مستقبل دوای ئەمە چی ڕۆیە ئێمە هەمومان ئەگە بگەڕێنەوە بۆ شەڕی ناوخۆ لە بیدایەتەوە بە چی دەستی پێکرد بە هەندێک ئەحداس و ڕووداوی زۆر سادە بەسیط کە کەستەوە خۆی نەگەر بگاتە ئەوەی کە ئێمە چەند ساڵێک معاناتی شەڕی ناوخۆ ئەو هەموو کارەساتی کە دوای شەڕی ناوخۆ دروست بکە هێزش ئاسەوارەکانی هەیە لە هەرێمی کوردستانە کێشەیەکی ترمانێ ئەویش ئەم دوو دەڤەریە ئەم دوو زۆنیە ئەم دوو کە من جایز بێ بڵم هەرچەند پێشم ناخۆشەکە ئێڵم ئەم دوو هەرێمیە یعنی ئەمە واکات جۆرێک لە سراعی بەردەوام هەبێ کە باجەکەش تایەتەنە هاوڵاتی ئەیاوە ڕاگەاندن تیا بەکارێنێ بە شێوەیەکی زۆر خراپ. کاک دکتۆر لە سەرەتای فەرمایشتەکان تا ئەوت باس کرد کە ڕاگەاندن هەندێک جارە بێت ئەچێتە بواری پڕۆپاگەندەوە وەکو خۆشت ئاماژەت پێکرد تعمیم ناکەین بەڵام بەتایب ئەو کەناڵانی کە ئێستا زۆر ئیدعای ئەوەکەن کە پڕبینەرن بەڕاستی چوونەتە مەجای چوونەتە بواری پڕۆپاگەندەوە. من هەر بۆ قسەکەی جەنابەت بە تەمام ئەم هەفتەیە وتارێ بنووسم لە ناونیشانەکەی لە نێوان میدیا و پڕۆپاگەندەدا ئایا ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ناونراوە میدیا یا پڕۆپاگەندەی خۆی پڕۆپاگەندە وشەیەکی زۆر خراپ نییە ئەگەر خاوەنەکەی نەڵێ من میدیاکەم من کاری میدیایی یەکەم تۆ کە تعریفەکان و پێناسەکانی میدیا خوێنی و ئەیبەسیتەوە بە واقعی هەرێمی کوردستان و واقعی دەستگا میدیایەکان ئاسمان و ڕسمانە هەندێک جار کۆمپانیا و لایەنەکان هەندێک جار کۆمپانیا و شەریکەکان پارەدەن بۆی پڕۆپاگەندە بکەن پڕۆپاگەندە بکەن بۆ خۆیان لەبەرەوە ئەگەر حیزبێکی سیاسی بڵێ من ئەمەم داناوە بۆ پڕۆپاگەندن بۆ خۆم مافی خۆیەتی بەس بڵێ من ئەمە دەستگایەکی میدیاییە و بۆ هەموو خەڵکە و ئەمەوێ خزمەتی خەڵک بکەم و ئەمەوێ بێلایەن بم و ئەمەوێ سەربەخۆم و ئەهلیم و ئالە کێشەکە دروستە بێت کە تۆ هەر لە بیدایەتەوە بە ساختەکاری دەست پێەکەی بە ناڕازگۆیەتی دەست پێەکەی لە بیدایەتەوە ڕازگۆنی لەگەڵ بینەرەکانتان لەگەڵ وەرگێڕەکانتان لەگەڵ ئەوانەی کە متابعی دەستگای میدیایەکەی تۆکەن لێرە لە هەرێمی کوردستان وەکوتم ئەودا بەشکاری وای کردووە کە پڕۆپاگەندە و اینجا پڕۆپاگەندەکە هەندێک جار سەر ئەکێشێ بۆچی سەر ئەکێشێ بۆ شایعە بۆ دەنگۆ بۆ بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست بۆ تەشیر و ناوزڕاندن ئەوەی کە لەم چەند ڕۆژە گوزەرا لە هەرێمی کوردستانە ینی هەتا ئێستا خەریکە پرەنسیپ دەستکاری پرەنسیپەکانی پێشکردنی هەواڵیشەکەن یعنی سە هەواڵ ئەوەی کە لە جیهانە هەیە شێوازی پێشکردنەکەی خەیسە لە هەرێمی کوردستانە ماف بەخۆی ئەیە پێشکاری هەواڵەکە بە ئارزوی خۆی ئەبێتە محلی سیاسی ئەبێتە بەشێک لە حەدەسەکە و بەشێک لە ڕووداوەکە ئەمە بەڕاستی بزەنێکی مەترسیدارە بۆ خودی کاری میدیایی. کاک دکتۆر با لێرە پرسیارێکی بچوو بکەین لە دنیادا پێشکەشکاری ستانداردێکی هەیە بەتایبەتی ستانداردی نییە ستانداردێکی سابتی نییە بڵێ بەم شێوازە ئەبێ هەواڵ پێشکەشکە بەڵام ناکرێت تۆ ئەم منبەرە بەکار بهێنی بە ویستی خۆت بە میزاجی خۆت بە ئارزوی خۆت یعنی ئێستاگەریکێک بێت ڕستی ئەو وشانە بکە لەم چەند ڕۆژە لە هەندێک لە دەستگا ڕاگەیاندنەکانەوە دەرچوون هەر وشەیەک لەو وشانە مافی ئەوەی هەیە کە بخرێتە دادگا سکاڵای لەسەر تۆمار بکرێت داواکاری گشتی بەتایبەت داواکاری گشتی بەتایبەت قسەی لەسەر کاکە زەحمەت نەبێت تۆ ئەمە خێزان دانیشتووە ئەمە عایلە دانیشتووە تۆ بە ئارزوی خۆت وێرەیەنی ڤیدیۆیەنی شت بڵاوەکەیتەوە قسە ئەەکەی ینی بەرامبەرەکەت سفر ئەەکەی و جەوێک ئەخۆڵقێنی کە جەوەکەتی هەمومانی نیگەران و بێتاقەتە جەوێکی ناسەقامگیری دەرونی یعنی بێنە بەچای خۆت کەسێک ڤایرۆسێک بڵاوکاتەوە کەسێک نەخۆشیەک بڵاوکاتەوە کەسێک ژینگە پیس بکات کەسێک بە ئارەزوی خۆی دووکەڵ بڵاوکاتەوە
چۆن مەترسیە بۆ سەر سیەکانمان بۆ سەر جەستەمان بۆ سەر دەروونمان چۆن مافی ئەوەی نیە ئەم شتە بە ئارزوی خۆی بڵاو کاتەوە بە هەمان شێوە میدیاکاریش بە ئارزوی خۆی نابێ ئەو ژینگەی ئێمە پیسکە و ئەو ژینگەی کە تایە کە هەموو زۆربەی ئەو خەڵکانی کە دێنە هەرێمی کوردستان شایەتی چی ئێن بۆ کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی سەقامگیرە کۆمەڵگەی کە تایە ینی خەڵک بەدەم یەکەوەیە ئاشتی کۆمەڵایەتی هەیە مەسەن ئەوەی کە لە ئێران نشەکانی کەوەیان یعنی شایەتیمان بۆیان کاڵن ئەو خەڵکە هەڵ شتێ لە دەرەوەداناوە کەسێک نییە دەستنی تۆ ئەم مۆزع ئەگۆڕی بە بارودۆخێکی کە تایە دەرونی خەڵک بێتاقەتترەکەی لەوەی کە هەیە لە خەڵکی سە کێشەی قەیرانی دارایی هەیە مەشاکلی ئابووری هەیە ویستمەوە بڵێم کاک دکتۆر سەر ڕایبوونی ئەو هەموو قەیرانی کە لە وڵاتی خۆمان هەیە چ پێویستەکان میدیا ئێستا کار لەسەر ئەوە بکە ئەم دوو هێزە کە خۆیان هەل لە 50 ساڵی ڕابردووە ناکۆ بوون ئەم دوو هێزە ڕاگەاندن بێت کار لەسەر ناکۆکییان ئەم دوو هێزە بکات زۆر بەداخەوە ئێڵم ئێمە لە هەرێمی کوردستانە ئەم دەستگا ڕاگەاندنی کە ئیستا هەن و بەحساب جا زەبەلاحیان هەیە جا جاران کێشەیەکی کە هەبوو جاران زۆر تەکنیکیان لە بەردەستان نەبوو ئێستا هەموو تەکنیکیان لە بەردەستە و هەموو کانەتیکیان هەیە و ئەو چاواشەیە کە ئەیکەن ئەو هەواڵە خراپانەی کە بڵاوی ئەەکەنەوە ئەیڕازێنەوە فویتیەکەن ینی میکاجی ئەەکەن وای دەکەن سەرنجی تۆ ڕاپکێشن و کێشەیەکی تریشمان هەیە هەموو ئەمە شەیرەکرێت لە ناو سوشال میدیا و تۆڕی کۆمەڵایەتیە بڵاو ئەکرێتەوە سپۆرتەکرێت سپۆنسەرەکرێ ئەمانە هەمووی وا ئەکات کە ژینگەی ئێمە بێتە ژینگەیەکی میدیایی سیاسی یەکتر سڕینەوەی زۆر خراپ جاران ئەگەر لە سەردەمی شەڕی ناوخوا تەنها تەلەڤیزیۆن چەند تەلەڤیزیۆنێک و چەند کەناڵێکی دیاریکراو هەبوو و وەرگرەکە ئەبوایە شەو تەلەڤیزیۆنی بکرێتەوە دووسێ هەواڵی ناخۆشی بیستە ئیسر بە ماوەی 24 ساعتەکە تۆ بەردەوام هەواڵ و ڤیدیۆ و وێنەی خراپ ئەبینی و شتێک ئەبینی کە نابێت بێتە ناو خێزانەکان ئایلەکەت حکاک دکتۆر جاران وەکو جەرام تەفەرمووی جاران بەس تەلەڤیزۆن هەبوو ئێمە ینی وەرگر بەس لە تەلەڤیزۆنەوە یا لە ڕادیۆکەوە وەریەگرت بەڵام ئێستا هەموو کەسێک ئامێرێکی زیرێک تەلەفۆنێک لە گیرفانیەتی وەکو جەناب تەفەرمووی شێرەکرێ بۆ ناو سۆشیال میدیا اینجا ئەوەی ینی زۆر مۆزەکە خراپترەکە ئەوەیە ئەم دوو لایەنە سیاسیە قەرارە بەیەکەوە دانیشن گفتوگۆ بکەن لەگەڵ پێگەانی حکوومەت چەندێکە تۆ پەرلەمانەکەت پەکستووە چەندێکە حکوومەت کاربڕێکەرە چەندێکە ناتوانانی موچەی هاوڵاتیان دابین بکەی چەندێکە وعد و بەڵێنی ناڕاست بە خەڵک هەموو ئەمانە لەلایەک دەیت هەموو ئەمەش ئەخێتە سەر شانی هاوڵاتی ئەوێتە قورسیەکەی وێتە سەختەکەی ڕەنگە خۆیان ئەو سەرکردە سیاسیانە ڕاهات بن لەگەڵ ئەم جۆرە بارودۆخ و ژینگەیە چونکە جەنابەتون 50 ساڵی ڕابردووە بەردەوام ئەمان خەریکی ئەم دەنوک لە یەکتر سواندن و ئەم شەڕە خۆشانە بوون زۆر بەداخەوە بەڵام کاتێک دەیت ئەمە ئەخێتە ناو دەستگای میدیایی ئەخێتە هەواڵەکانی ساعات 8 ئەخێتە کاتێک کە ئایلە بەیەکەوە دانیشتون کاتی زەڕین و ئەمان نەوەیەک پەروەردە ئەکە ئەم نەوەیە فێری زمانی تەشکیلە بێ فێری زمانی ناوزڕاندرە بەخۆی ئەڵێ باشە من ئەو میدیاکارێکی ئەوە بە ناوبانگ لەسەر شاشە بە ئارەزی خۆی هەموو شتێک ئەڵێ با من بڕۆم لە مەکتەب تاقیکەمەوە لە کۆڵان تاقیکەمەوە لەبەر ئەوە ئەمە فەرهەنگێکی خراپ بڵاوکاتەوە جگەلەوە باشە تۆ باسی هەمووشە باز دەچێکن سمعە و وێنای هەرێمی کوردستان ئەم هەموو قوسڵاتە لە هەرێمی کوردستانە هەیە ئەم هەموو گەشتیارە ئەم هەموو کۆمپانیا و شەریکاتە هەن خەڵکێت بە سەردانی هەرێمی کوردستانەکە وێنەی ئێمە بێت وێنەیەک بێت سەرباری ئەوەی کە بێگومان هەموو موسسەکانیش هەموو ئەو کۆسڵخانانەش خۆیان بەشی تایبەتیان هەیە کە ڕستی میدیاکانەکەن ڕاستێک جا دوای ئەوە تۆ لە پاڵەمایی داوای دەوڵەتەکەی داوای حکومڕانیەکەی داوای ینی ئەبینی هەر لەو کاتێک کە ئام جۆرە زمانە نزمە لە قسەکردن دەستگاڕاگەیان نابینی بەدەیان کۆنفرانس و کۆبوونەوە و لەسەر یعنی بابەتی پرسی زۆر گرنگ و زۆر هەستیار و ئاشتی و پێکەوە ژیان و پانێڵ و باشە تۆ ئەمە لە چی و ئەوەش لە چی لەولا ئەڵێ من کۆمپانیەکانم وا گەشە پێم بواری پێشەسازی وا پێشەخەم لەولا باسی بانقەکانەکەی باسی چیەکەی لەولا باسی جادە و ڕێگەوبانەکەی یعنی دوو وێنەی دژبەیەکن وێنەیە کە تایە بەحساب تۆ ئابووریت پێشەخەی لە لایەکشەوە وێنەیە کە تایە پشێوی کۆمەڵایەتی و ئەو هەموو ناوزڕاندن و شتە خراپانێکە دەستگاڕاگەنەوە کاک دکتۆر ناوەندە ئەکادیمیەکان ڕۆڵیان چییە لە پێگەیاندنی کادری یاعلامی ساغ شەیەکی جوانە بەکارێنە ڕاستیە ینی ئێمە لە ناوەندە ئەکادیمیەکانە هەمیشە ینی وانەی ئیتیک و یاساکانی میدیاوانێتەوە و هەموو ئەو زۆر تۆخیشیەکەینەوە زۆر قسەی لەسەرەکەین و بەردەوام پیان ئەڵێنە خۆی ئەم مۆزوعی ینی بیرکردنەوە لە ئیتیک و لە ئەخلاقیات و بەستنەوەی بە بوارە ئەکادیمیەکەی بەهۆی پرسیارەکەی جەنابەوە
يعني پێویستی بەردەوام بە تەڵقین و دووبارەکردنەوە هەیە يعني تۆ ناکری یەک جار ئەمە بخوێنی و وازی لێبینی ئەبێ بەردەوام لە ئاەتەکە لە فەذەکر فإن الذکرى تنفع المؤمنین ئەبێ بەردەوام تۆ ئەم شتە بیری ئەم خەڵکە بێنیتەوە بڵێ کاکە زەحمە نەبێت تۆ میدیاکاری یا ئەتەوێت جارێکە شەڕی ناوخۆ هەڵ یا کادری حزبیت مافی خۆتە کادری حزبی بەس کاتێکێتە ناو دەستگا میدیایەکە کاتێ هەواڵ بڵاوەکەیتەوە یعنی تۆ لە پاشاتر مەبە ڕەنگە سەکردە سیاسەکانیان ئەویان پێڵەنە ئەوە ئەم خۆی سەڵەتەکە لە ناو دەستگا میدیایەکە و وای لێ ینی جەوێکە خۆڵخێ دوای ئەبێ ئەمە چارەسەر کرێ عیلاج کرێ ئەی بۆ هەر لە بیدایەتەوە الوقایەت خەیر من العلاج بۆ ئێمە وقایە دروست نەکەین بۆ ئەم میدیاکارە بۆ ئەم ڕۆژنامەنووسە کە تایە ئاگای لەوە بێت کە ئەم وشەی کە ئێڵێ ئەم هەر لە بەرەوەی دەستخۆشی دەکرێت چپڵی بۆ لێدرێت لە شوێنێکەوە ڤیوی زیایەکە کۆمنتی بۆ دێ لایکی بۆ دێ یعنی تۆ هەر لە پێناو ئەوە ئامادەی قوربانی بی بە هەموو ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئێستا ئێمە خەڵک بەم مۆزعش کە لە هەرێمی کوردستانە هێشتا هەر ڕازیە هێشتا ئەڵێ هەر بە ئەمەشمان لێ تێک نەچێ ینی هەنێک کەس وا ئاڵێن هەنێ بەڵام ئایا تۆ ناتوێ ئەمەش بمێنێ ینی ئەمەی کە هەیە تۆ دوو ئیدارەیە دوو حکوومەتیە هەنە جابیرەکە بەڵام باشە کاتی خۆی بۆ نوێ یەمەن چۆن جیابێتەوە کۆریای شمالی چۆن بۆ بە دوو کۆریا هەمووی ئەم بارودۆخە بووە میدیاکارەکان سیاسەکان ئەوانەی کە حسابیان بۆ هیچ شتێک نەکردووە ناوەڕۆکی خراپیان بڵاو کردوتەوە شتیان بەرامبەر یەکتر وتووە و دوای ئەوە زەمان چییە بۆ منە ئێستا چەند کەسێک بوونەتە قوربانی زەمان چیە فیشتێکی دەستێکی دەرنەچێ خوا نەخواستە کەش بێتە قوربانی ئایا ئەمە مەترسی تەشنەسەندن و زیاتر بڵاوبوونەوەی نییە خۆ ئەمە هەرۆکو ئاگرێک وایە هەر ئەوەنە بەر پوشەکە بڵاو ئەبێتەوە و زۆر مەترسیدار من ئێمە تەمەنا ناکەین ئەوە ڕووبا و هیچ پێشمان خۆش نیە چکە دوای بێت دیسانەوە لیژنێک بێت و ئەمە چارەسەرکە و عیلاجیکە لەبەرەوە بەڕاستی ئەمە پێویستی بە عاقڵمەندانە پێویستی بە کەسانی هۆشیارە کە ئەمانە وریاکەنەوە میدیاکارانە بڵێن بەڕێز تۆ زەحمە نەبێت لەسەر ئەو شاشەیی لەسەر ئەو سۆشیال میدیایی بە ئارۆزی خۆت ناکرێ ئەوەی بیری لێکەیتەوە بێتە سەر زمان و بڵیت کاک دکتۆر با قسێک لەسەر کۆمنت بکەین ئێستا یعنی ئەوەی جەنابەت کە وتت ناکرێت کەسێک لە میدیایەکەوە قسە بکات و لەبەر وڵاتەکە ئێمە وڵاتێکی ئاوا جێگیر و سەلامەت و ئارام و ئەوانەیە خۆتە زانی وڵاتی ئێمە وڵاتێکی ینی تاگەرایی نییە وەکو وڵاتانی ئەوروپا وڵاتێک ینی خەڵکی ئێمە هەمووی خەڵکێکی کۆمەڵایەتیە زۆر پەیوەستە بە خزم و کەسایەتی و عەشرەتوانەوە کە کەسێ ینی ئەمە ڕنگدان کۆمنت نووسین ئەمە ئەوە بڵێم کۆمنت نووسین ڕنگدانەوەی ئەم زمانە نییە کە لە ڕاگەاندنەکانە بەکاردێت خۆتە زانی ئێستا چی دۆخێک لە بابەتی کۆمنت نووسین هەیە من پێم وایە ئەبێ هەموو هاوڵەتیانی هەرێمی کوردستان حکوومەت بە بڕیارێک خولیان بۆ بکاتەوە بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی ئێستا ئێمە بەردەوام دەورات ئەڵێنەوە و لە خوێندنگەکانە هەندێک جار محاضرات ئەوترێتەوە بەڵام کافی نییە بەڕاستی هەمووی ئەبێ ڕابێرێ هەر لە مامۆسایانی ئاینی و بقسێ لەسەر بکەن بێ حکوومەت دەسەڵاتی سیاسی زانکۆکان وەزارەتی ڕۆشنبیری جەنابەت هەموو لایەکمان ئەو خەڵکە بێنە سەرباریەوەی ئایا چی ئەنووسێ چۆن لایکەکە جاری وایە کێشەکە هەر لە کۆمنتانێک کاکسمان جاری کێشەکە لە لایکەکایەکە ئیکەیت جاری لایک کێشە دروستکە تۆ کاتێک کەسێک شتێکی خراپ پۆستێکی خراپ بڵاوکاتەوە ژمارەی لایکەکانی زیاد بوو ینی ژمارەی پشتگیریەکانی زۆرەوە تەوەکو دەنگدان وایە ینی لەبەرەوە مۆزوعی کۆمنت نووسین بەڕاستی ئەبێ ینی کەسەکە ڕۆشنبیری کۆمنت نووسینی هەبێ ئەوەی خەڵک ئیسە لای ئێمە حساب بۆ ئەوە ناکە ئەمەی کە مۆبایلەکەی بەدەستەوەیە ئەم شتێک کە ئەینووسێ ئایا چەندێک ئاسەواری نەگەتیفی لەسەر هەر بەوەی تۆڵە لە بەرامبەرەکەی بکاتەوە یاخود پێکەنینێک دروستکە یاخود بەرامبەرەکەی بسڕێتەوە بە ئارزوی خۆی هەچی یەت بە زمانە ئێڵێ ئایا تۆ ئەتوانی ئەمەی کە لەسەر سۆشیال میدیا ئێڵی لەسەر جادێش بێڵی ئەبێ تۆ خۆت ئەو پرسیارە لە خۆت بکەیت من چەند جار ویستومە پۆست بڵاوکەمەوە یا کۆمنتێک بنووسم ناڵم هەموو جارێ بەس چەند جار ئەو شتم کردووە ڕاوێژێکم بە دەوروبەری خۆم کردومە زانێ ئەم شتە ئاساییە و چەند جار کۆمنتیشم سڕیوەتەوە مامۆسای ڕاگەاندنی بۆ کۆمنت نووسین ڕاوێژە کردو ئەمە بۆ من ئەشێ ئەمە گونجاوە ئەمە هەندێک شتم بە خەڵ سڕیوەتەوە هەندێک جاری خەڵک شتیان بە سڕیوەتەوە لەبەرەوە یعنی هەندێک جار بەڕاستی ئەگەیتە ئەو قەناعەتی بڵێ کۆمنت نووسین لەسەر پرسیارەکەی جەنابە خەریکە دەرخەری کەسایەتی کەسەکە هەندێک کەس سەرکی زۆر ئارامە زۆر هێمنە زۆر مامەڵی باشە کە چیەتە سوشال میدیا خۆی دەبێت دەچێتەوە
جۆرێک لە دووفاقی لە شخصیتیا دروست بوو لە کەسایەتەکەی لە دەرەوە کەسایەتیەکە لەناو سوشال میدیاشە کەسایەتێکی ترە لەبەرەوە من بەڕاستی هەمیشە زۆر جار مامۆسایانی ئاینی برادەر و ڕفیقمان ڕاتان لێکم لەناو وتارە هینەکانتانە هەندێک جار تەرخانی کرد بۆەوەی بەو خەڵکە بڵێن بەڕێزم زەحمەت نەبێ ئەم جۆرە ئەمە تقریبا بەچی ئیشو بهێنم هەچەندی سەر هەرماوە جاران لە سەردەمی ڕژەمی بەعساخەڵ بۆی ینی خۆی خاڵی کاتەوە بێتاقەتی خۆی دەربڕێ لەسەر دیواری دوڕی جەنابتان سەر ئاوەکانی مزگەوتەکان شتی ئەنووسی تقریبا لەسەر ئەم سوشال میدیای بۆ بەوە تۆ ئەوەی ناتوان لە شوێنێکا بیڵێ دیت لێرا ئێڵی وەزانی کەس نایبینێ بەڵام یەک کێشە هەیە لە مۆزۆی کۆمنت نووسینە کە خەڵک نایزانێ بەداخەوە ئەوش ئەوەیە هەوڵاتیان هەرێمی کوردستانە بێ بزانن کە لە ڕووی یاساییەوە تۆ لەسەر کۆمنتێک ئەکرێ ڕاپێکی دادگا بکرێت کە خەڵک ئەمە نازانێت خەڵک ئازانە کۆمنت نووسین وەکو شوێنی تێکو تەلەڤیزیۆن نیەگەر کابرا داواکی سەخێت بکرێت بەڵام خەڵکی ئێمە ئەو سەقافەتەی نیە کە خەڵک ڕاپێکی دادگا من یەک شت بۆ جەنابەت بگێڕمەوە برادێکمان هەیە پۆستێکی بڵاو کردبوویەوە کەسێکیش کۆمنتێکی لەسەر نووسی بوو کۆمنتێکی لەسەر نووسی بوو کۆمنتەکە زۆر ناشرین بوو خاوەنی ئەم پۆستە لە دادگا سکاڵایەکی لەسەر تۆمار کرد لەسەر ئەو کۆمنتە وا ڕێککەوت ئەو برادرە کە برادری منە برای ئەو کەسێک کە کۆمنتەکەی نووسی بوو ڕەفیقی من دەرچوو دوایی هەردوو تەرەف ناسراوە بەڵێ تەلەفۆنیان بۆ من کردوتیان زەحمە نەبێ بەو برادرە و بڵێ کە ئەو داوای لەسەر ئێمە خێت کردەوە بەشکم ئەو سکاڵای بکشێنێتەوە وشتم بۆتی وڵی ئێمە عایلەی ئێمە بە عمرمان دادگامان نەبینیوە ئەم کوڕەمان ئەم پەنەی یاوە ئەو شتەی نووسیوە ئێستا سڕیوی شێتەوە بە تازەشتەکە تۆمار کراوە سکرینشۆتی کردەوە ئەوە دادگا وتوێت نەبێ ڕۆژی ئەوەنێ دادگا ئامادەبی منش تەلەفۆنم بۆ برادر کەوتم زەحمە نەبێ ئەکرێ ئەم کوڕە عەفوی کەیت و لێی خۆش بیەوە وتی بە هیچ شێوێک وتم قسەی من نەشکین وتی بەڵێ بابێتە دادگا ئیتر منش تەلەفۆنم بۆ کردم وڵی کاکە بە گوێم ناکە وڵای ببێتە دادگاوە کە کوڕەکە هاتووە دادگا گەشتبوونە دادگا ئەوش لێ چاوەڕێ کردبوون وتی بڕۆ خواحافیزتان بێ من داکەم بۆچی وام کرد بۆی وتم بۆ بیسەلمێنم کە ئەتوانم ئێوە بهێنمە دادگا لەسەر کۆمنتێک هاتی دادگا بەس نەوە سکاڵاکەم ئیسەیکشنەوە کە مادام هاتی تاو هەر ئەبێ هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەوە بزان لەسەر کۆمنت نووسین ئەکرێ کەسێک ڕاپێکی دادگا بکرێت بەرەوەی ئاگات لە خۆت بێ چی ئەنووسی چی بڵاوەکەیتەوە چی شەیرەکەی هەتا شێرکردن جاروە مەترسیدارە یعنی ئێستا کاچی بۆ دەستگای ئاسایش لە هەرێمی کوردستانە لە پاڵ ئەو ناوەی کە لێتە پرسێ لە پاڵ مامد پورت کەس و کارت هەموو لێتە پرسێ ئەڵێ زەحمە نەبێ ئەکاونتی فێسبوکەشمان بەرێ لەبەرە تۆ هەم لە ڕووی ئەمنیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی ئەخلاقیەوە هەم لە ڕووی هەنێ گەنجەیە لەوانەیە لەسەر کۆمنت سپێنێ نتوانێت زەواج بکە کاکە تۆ زەحمە نەبێ ئەوە وەزع تۆی تێ کابرا چوو بوو داوایشنی کرد بوو وتی مۆبایلەکەتم بەرێ بزانم تۆ چ کوڕێکی پاسوۆردەکەشم بەرێ بزانم چی بڵاوەکەیتەوە چی شێرەکەی ئێستا تۆ متابعی چی بکەی ڤیوی چی بکەی یێتە سەر شاشەکەت لەبەرەوە پێت یعنی تۆ زانراوە چی متابعەکەی لەبەرەوە مرۆڤ یعنی هەر لەسەر پرسیارەکەی جەناب بۆ کۆمنت نووسینە بێ ئاگای لە خۆی بێ و چی بڵاوەکات و چی نووسی کاک دکتۆر حەزەکەم ڕای سەرنجی جەنابیشت بزانم لەسەر ئەوەی میدیا یەکێک لە ڕۆڵەکانی نزیکردنەوەی لایەنە ناکۆکەکانە نزیکردنەوەی لایەنە ناکۆکانە پێکگەیاندنی دوو ڕای جیاوازە بۆ لە وڵاتی ئێمە ینی ئەم میدیایە بەڕاستی ئەم میدیایە لە وڵاتی خۆمان دابەش بوون بەسەر حیزبەکانە یاخود بۆچی لە ڕابردوویەکی تا ڕادەیەک لە 20 ساڵی ڕابردووە ئێمە تا ڕادەیەک میدیایەکی سربەخۆ و ئارام و تا ڕادەیەک بێلایەنمان هەبوو نازانم ئەوە چۆنە بەڵام بۆ ئێستا ئێمە گەیشتینە ئەوەی کە هەمومان باس لەوە بکەین کە ئێستا میدیای سربەخۆ و بێلایەن نییە من خۆم هەر زۆر قەناعەتم بە بوونی میدیای بێلایەن نییە ڕەنگە هەندێک میدیا هەبە نزیک ببنەوە لە بێلایەن نزیک بەڵام بڵێ فلان دەستگای میدیایی لە 100% بێلایەنە شتی وانە ناتوانێت ئەزای بۆچی ناتوانێت بێلایەن بێ جاری وایە بێلایەنی لایەنداریە نازانم قسەکەت وازە یان چۆن بۆ نمونە حەدەسێک ڕوویاوە لە هەرێمی کوردستانە دوو لایەنی سیاسی ناکۆکن قوربانێکی لێکەوتۆتەوە تۆش ڕادیۆیەکت هەیە یا دەستگایکی ڕاگەیاندن دەڵێ من لەبەرەوەی بێلایەنە قسە لەسەرم بابەتە ناکەم هەر قسە نەکردنەکەی تۆ لایەنداریە تۆ قسەی لەسەر ناکەی چۆن حەدەسێکی وا ڕوویاوە قسەی لەسەر ناکەی لەبەرەوە حەق وایە لە فەرهەنگی خۆمانە و لە کاری میدیاییە و لە کاری ئەکادیمیا وشەی بێلایەنی دەرکەین با بڵێن بابەتی بوون با بڵێن پیشەیی بوون با بڵێن ئەخلاقی بوون با بڵێن هاوسەنگی پاراستن ئێستا لە هەرێمی کوردستانە خەریکە ئیتر واضح هەبێ لەو کەسێک لەو سەرجادەیە پرسە بڵێ دەستگای ڕاگەاندنی سین سەر بە چ لایەنێکی سیاسیە کە نایشڵێ ئەو ناڵێمە سەر بە لایەنی فڵان لایەنی سیاسی پێدەڵێ ئەو فڵان لایەنی سیاسیە باشە با لە پیشەی بوونەکەەوە دەست پێ بکەین میدیای پیشەییمان هەیە لە هەرێمی کوردستان
ناڵم هەمووی نزیک بوونەوەیە هەندێک دەستگای ڕاگەیاندنە ئەوێ نزیک بێتەوە لە پیشەیی بوون لە بێلایەنی بوون لە پاراستنی ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەنووسی ڕێژەیە یعنی هەنێگەیە ڕەنگە لە ساعتدا سا 20 لە ساعت تا کات لە ساعت 70 بەڵام بڵێ لە سەدا 100 پیشەیە و هەموو پرەنسیبەکانی کاری میدیایی جێبەجێ کردەوە هەتا لە جیهانیش ڕەنگە شتیوامان بە ئاسان دەست نەکەوێت لەبەرەوە ئێمە بەڕاستی پێویستمان بەوە هەیە جارێکی کە خەڵک ئاشت بکەینەوە لەگەڵ کاری ڕاگەیاندنە ئەم بێتاقەتی و بێزاری و بێمەتمانی خەڵک دروست بوو لە ڕاگەیاندن بە دوو حەدەسی ئەوە ئەوەنێت خەڵک بێزار و بێتاقەتە بێت ئەزانی چەندەها خێزان هەیە هەیە تەلەڤیزیۆنی لە ماڵەوە هەر لە داخی ئەم مۆزە بارودۆخە هەیە کەناڵە کوردەکانی سڕیوەتەوە هەیە ئەگەر هەشی بێ لە کۆتاییە دایناوە هەیە تەنها متابعی مسلسلات و وەرزش و ئەمانەکە بۆ خۆ لە ئەسڵا سیاست بۆ چییە بۆ خزمەتی خەڵکە لە ئەسڵا کاناڵی میدیایی بۆ چییە بۆ پێدانی هۆشیاری و زانیاریە نابێ کاری حیزبی و کاری سیاسی ئەوەندە یعنی ئەگەر جایز بەخسە ئەوە قێزەوە بکرێت لای خەڵک وەکو دێوەزمە سەیریکە بڵێ من کار توخنی کاری سیاسی ناکەم حیزبایەتی بۆ گەنە ئەبێ حیزبایەتی و کاری حیزبی و کاری سیاسی جوانتر کرێت لای خەڵک و بێتە بەشێک لە خزمەت ناڵێم هەمومان بووینە حیزبی من داوایەوە ناکەم بەڵام ئەو کەسیش کاری حیزبی ئەکا بچێتە خزمەتی گشتیەوە خزمەتی خەڵک خزمەتی گشتی خەڵک بکە ئەمە کێ ئەتوانێت یارمەتی دەربێت لەمە دەستگای میدیاکە تۆ بێنە بەرچاوی خۆت لەناو ئەم دوو حیزبە سیاسیە مەجموعەیە میدیاکاری سەنگین و میدیاکار و کەسانی باش هەن و مامۆستای زانکۆ هەن کە من برادری بنێن و میدیاکار هەن کە ئایان ناسم مجموعەی وتار بڵاوکەنەوە لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی لەسەر ئەوەی کاکە واز بێنن لەمە خۆیان ڕقن لە حیزبەکەی خۆیان بگرن نەقدی زاتی خۆمان بکەین وای لێ بێت ئێمە ژینگەیەک بڵاوکەنەوە وردە وردە من دڵنیام تفەنگەکانیش بێدەنگە بن ئەو کاتە تاوان ئەمە یەکێک لە کێشەکانی ئەم بابەتە چییە سربەخۆنەبوونی دادگاکانمان ئەگەر دادگاکان سربەخۆ بن یعنی سە تۆ یاریمی کوردستانە یعنی خەریکە قەنەعەت لای هەموو دروستە بێت دادگاکانی هەولێر هەیە و دادگاکانی سلێمانیشە دادگاکانی هەرێمی کوردستانمان نییە چونکە چەندها کەس هەیە داواکراوە لە بەخۆی لە سلێمانی خۆی پەنایەوە لە ئەو پێچەوانەشەوە لێرەوە داواکراوە لە هەولێر بۆخۆی لەخۆی پەنایەوە بەرامبەر بە حیزبێکی لەپاڵ حیزبێکی سیاسیە نابێ ینی تۆ مادامەڵی هەرێمی کوردستان وڵی دادگا سەر بەخۆیە ینی ئەو ڕستە بریندارکەرەی کە یەکێک لەو سیاسەکانی هەرێمی کوردستان ئێمە بە تەلەفۆنێک لەگەڵ دادوەرەکانە سەمانە کرد و بڕیارمان خۆمان داوارین بەڵێ خۆمان دامان خۆشمان بڕیارمان پێبڕین ئەگەر دادگا سەربەخۆ بێ ئەگەر هۆشیاری میدیایی دروست بێت ئەوانە هەمووی خەونە نەمانە ئەم خەونانەیەتە دی ینی بەس ئێماڵێن ینی بێنە بەرچاوی خۆ دیبەنەکە ئاوا بووایە دادگاکانی هەرێمی کوردستان لەژێر چەتری حیزبەکانان نەبوونایە کۆمپانی ئابوووریەکانی هەرێمی کوردستان حیزب بڕیاری بۆ دەرنەکردنایە دەستگا سندیکاکان توزان دەستگا ڕاگەاندنەکان هەرێمی کوردستان خزمەتیان بەکایی گشتی بکرێ ئەو کاتە ئەم باشەکە زۆر زۆرم قسانەکە خەیتە ڕوو یەکسەر پرسیارێک ڕوبەڕوو تەبێتەوە یا قسەیەک هەڵە تۆقێ لە بەردەم تاڵەیەم وڵاتانی دەوروبەرمان ناڵایەنەوە ئێمە ئارامبی نانێ دادگای ئێمە وابێ هەر بەڕاستی وایەمە من هیچ بەڵگەیەکم بەدەستەوە نییە کە وڵاتان لە دەوروبەر لە ژوورێکا کۆ بووبنەوە و نایانەوە ئێمە سەقامگیر بن چونکە ئێمە دادگای ئێمە سەربەخۆ ئێمە فتراتێکە بۆ کەتیایە سەقامگیری هەرێمی کوردستانە هەبوو ئەگەر نایانویستایە ئەو ئیرادەیان هەبووە ئەم جۆرە جوڵە ئابوووریە دروست نابوو لە هەرێمی کوردستان ئەم کیانە هەر دروست نابوو ئەسڵان ئەم جۆرە فیدراڵەتە نەئەبوو پەرلەمانمان نەئەبوو ئەمانە هەمووی هەیە تۆ ئەوەی هەتە یعنی بۆی دادگا سەربەخۆ بێ ئەبێ لە پێش ئەو حیزب دای نەنێ و بۆ ئەوەی تۆ هەر لە سەرۆکی زانکۆتەوە هەر لە دادگاکانتەوە هەر لە شوێنە هەستیارەکانتەوە هەمووی بە فەرمانی حیزب دانرێ ئەگەر یعنی ئێستا لە هەرێمی کوردستانە بەڕێوەبەری خوێندنگەکان ئەبێ پرس بکەن بە کۆمیتە و ناوچەکان و دائەنرێن بە پرسوڕای ئەوان دابدرێن ئێمە تۆ وەزارەتی پەروەردە بۆچی داناوە بەڕێوەتی پەروەردە بۆچی داناوە جاگەر وای هەر لێوە برارەکان دەرکەنەوە یعنی هەندێک شت ئەبیسی لە هەرێمی کوردستانە زۆر دووبارەکردنەوەی نەریتی سەردەمی ڕژێمی باسە تێکەڵبوونی ڕێکخراوە خوێندکارەکان بە زانکۆکان بەڕێوەبەراتی پەروەردەکان بە کۆمیتە و ناوچەکان ئەم تەلەفۆنکاریە ئەمریکا ئەڵێ ینی بە ئاشکرا ئێڵێنە ناو کۆبوونەوەی مامۆستایانە کە مدیرێک خانشینە بێ یەکێک ئەڵێ من ئەچمە جێگەی ئەو یەکەم کشت لێ پرسن زۆر بە بێشەرمان ئەڵەن چووی بۆ کۆمیتە چووی بە ناوچە پرسە کردووە بەوانەوە تۆ کەسیش تێک ناچێت بمە ئەی باشە پەروەبەری پەروەردە وەزارەتی پەروەردە لێرە موقع لە عێراق چییە زەحمەت بێ ئەمە نەقلەکەم بۆ بۆرە دادوەرێکەش من ناڵم دیمەنەکە زۆر ڕەشە و هیچ دادوەرێکی سەربەخۆمان نییە بەو شێوازە نییە بەڵام بەڕاستی لەکەداری هەیە لە کاری
دادگایە هەر بۆیە ئەبینی ئەم بارودۆخی کە ئێستاایی ئەوەی کە جنابی چارت پێ دادوەری گشتێک بێتە سەرخەت و نەیەڵێ ئەم بارودۆخە ئاوای لەبێت خەڵک جورئەت ناکەوە شوازە لەگەڵ ڕزگارەکانەکانە تعامل بکات. جگە لەم فەرمایشتانی کە فەرمووت وەکو چارەسەری دیکە چییە بۆ ئەم دۆخەی کە هەیە بەڕاستی بەتایبەت ئێمە باس لە کاری ڕاگەیاندن نەکەین چارەسەرمان چی بێ بۆ باشکردنی ڕۆڵی میدیا؟ ئەبێش چارەسەرەکە چارەسەرێکی ڕیشەیی بێ. ئێمە ئەبێ ئەم دوو زۆنی لە هەرێمی کوردستانە نەمێنێت. ئایا ئەمە تاقیقە بێ بە ئاسانیە؟ من بە ئەستەم ێزانم تا ئەم دوو زۆنی هەبێ لە هەرێمی کوردستانە، تا ئەم دوو سوپایی هەبێ، دوو دەسەڵاتە هەبێ، دوو بودجەیی هەبێ، دوو گومرگی هەبێ، دوو هەموو شتێک هەبێ، قوتابی خوێندکار هەبێ، ژن و ئافرەت هەبێ، چوزانم هەمووی دوو یعنی لە هەرێمی کوردستانە. بەڕاستی من بە زەحمەتی ئەبینم کە ئەم ژینگە میدیایە بە ئاسانە چارەسەر بێ. بەڵام ئەمە مانای ئەوە دەسەوسان بین. ئێمە پێویستمان بە هۆشیاری بەردەوام هەیە، پێویستمان بە وروژاندنی ئەم بابەتە هەیە. ئەبێ بە سیاسەکان بڵێن ئاگاتان لە میدیاکارەکان بۆ شوازە ماوە لەگەڵ دەستگای میدیایان نەکەن و ئەبێ خەڵک نیگەرانی خۆی دەربڕێ لەم بارودۆخە لە کۆمنت تا بنووسێ بڵێ بەڕێزان ئێمە ئامادە نین ئەبەم شوازە ماوەڵمان لەگەڵا بکەن و پێویستی بە بەحث و لێکۆڵینەوە و مێزگرد و پانیڵ و دەیان کۆڕ و کۆبوونەوەی تر هەیە بۆ ئێمە بتوانین بەشێک لە ئەم کێشانە چارەسەرکەین. کاک دکتۆر من زۆر کاتم لە جەنابەت گرت ساغ و سەلامەتیت بۆ خوازم هیوای سەرکەوتنت بۆ خوازم زۆر سپاس. بەڕێزان خۆشەویستان گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی کۆتایی پێهات هیوادارم تااقەتتان نەچوو بێ لەگەڵمان گوێتان لەم پرۆگرامە ئێمە گرت بێت هەر بژین. کاک دکتۆر یان زۆر سپاس بۆ جەنابەت.